باشە هەتی ئەمڕۆ چەندی مانگە؟ ئەمڕۆ دووە. ئەوە تا ئێستەوە سێ دانە مانگە کرێتانەوە بۆ مانگی چوارەمەچە. وەڵڵاهی ڕاستێکی قوربانجان بەس لەسەر مامۆسا خۆ دەزانی باوکم ئیپلاسی کردووە کابرای خاوەن کۆمپانیا ڕای کردووە تێگی بە چاڕەکە تا جزەکاژی کەواتە بێ بەیانی بۆم چۆڵکەن ها سەنەکە وەس بە قوڕ نەگیرێ باوکە چۆن ئەو تووشی ئامەد کردین ها ئەگە ئەخە تۆ لە ئیشت چێ بە شامپۆ ئیشی چێ بەوە ماڵە ئاوێسە واو نەکردای تۆژی پلاسە و ناکە ئەرێ کاکە تۆ عیب ناکەیت ئەرێ کوا زەمیرێ ئەرێ کوا وجدانێ ئەرێەوە ئەو بۆ بەرداوەتەوە ئەو بۆ سەرفەکەیت بۆ کاکەجان بۆ سەرفینەکە بەر دوکانە شۆم کەی مشکلی تۆیە ئەنجومەنیشی گەڕەکی مراقبی شارەوانی تۆ قچێ بەسەر بەڵام مراقبی شارانی و کارمەندی حکومەتم بەڵێ داوای بڕ دەکەم کاکەجان ئەوە گرتوانێ برا زانیم مراقبی شارەوانی بۆیە هاتووی بگرە ئەوە بگرە والله ئیشێکی دەرەجەیەکە لە مۆلە بەزمی شاکە بەزەوە کەمە بۆ کاکە کەمە بەخوا برەکەم لێ پڕی باید وەڵا کەمە باوەڕ بە لەبانە سەبتاحم نەکردووە دە تۆ زیادی کەم دە تۆ کەمە وەرە دەرەوە ها وەرە دەرەوە ئەوە جەماعەت بات نەخرامی زیاترێمەوە کردی والله خڕاست بەزەڵێم وەرە بیشۆ تاویگە ئەو ئەیدە باشە بە هەر تۆزی باوشۆ بتەوە وەرە بیشۆ باشە دەست و خۆش حافیزێ باش بوو نەجاتم بوو لە دەست والله من تێناگەم معقوڵە ئەو کابات لە خۆمەت و کارمەندی شارەی باوەڕی پێکردم هەتی بەخوا بیاقڵە سازم باشە وەڵڵاهی ئەم سەر و جۆلاکەی من و ئەم هەیکەلێم و کارمەندیان وتووە کوڕە یەڵڵاتی بە قورعان باشتیشەش دەست پێکەم تۆ با تەلەفۆنێکم بۆ نونو ژیان بڵم نونو کاکە تا لە دەستم دەرنەچۆ شووی نەکردوێتەوە ئەلو نونو ئەلو بەڵێ فەرموو چیتەوێت چۆنی نونو گیان باش نیم پێم نەوتی وازمە بێنە فەرموو چیتەوێت نونو یەک ئیشم دۆزیوەتەوە لە شەقی ئەو سەدای شیوانیە یا ئەڵڵا ئەم جارە چی ئیشێکە والله ئیشی بەرتیل باشترین ئیشە دەی بەشکم بیکە ئیشەڵڵا ئەگیرەیت و لە کۆڵ منیش ئەبیتەوە نانەکە کوورە جیرانێکی کاکە جا دوو مانگی ترە بینی ئەمە داوات سیارە و مەزرعە و پیاسە و گەڕان بەدڵی خۆمان ئەها دوو مانگی تریەم بۆ سجن بۆلا و سەرفەتازێکیش بوێنم بیرم ناچێت خواردنە بۆ تێەکە کوورە وانییە بەخواتە تۆی بینی ئیشەڵڵا یەم بۆ سجن لەوێ ئەو بینم دە باشە نونو دە تۆ باز دەمێ دوو مانگی تری بینی یەڵڵاتی خواڕ نونو کاکە بەخێر بێ چاو چی ئاواکەڵی کۆتری لێ بەرڵا بووە نانەکە کۆتن مێ بەڕان نەبوو کۆتریشی ڕۆحەکەم بەپێی بخچەکە و بێت حەمامەکە ئەم فەرعانە ئەوی تریان ئەرێ کاکەنجا حەمامی چی مناتون سێری ئەماکەم زۆر تەجاوزی کردووە ئەمە شارەوانی پێی بیزانێ زەین چەند خەرامات جاتووە قەچێ بەسەرەوە بێ زەحمەت کاکە مۆزەف شارەوانی بەڕاستە بەڵێ. یاخوا بەخێر بژیت، بێت بۆ بژیت. قسە ناکەیت باچینە ژوور و فەر نایە مەشورۆ کاکە نەن ئەزانین چۆن خۆی و نەهاتمەتە پێشەوە دنیا گەرمە و دەوزە ئەکشێتە پێشەوە لەبەر سێبەرەکە بابچینە ژوور نایە مەشورۆ کاکە خەڵک سیرمانەکات خۆ بابچینە نایە ژوور مەشورۆ. یەتە ژوور بە قەبری باوکم بە قەبری عەبدولحەفیز یەتە ژوور عەبدولحەفیز چییە؟ باوکمە دەفەرمو فەرمو. بە قەبری باوکمە فەرمو ئەرێ ماڵاوێ ڕۆحم چۆن زانین پەلاماری ئەمەوە چییە؟ برزەوم تۆزێکەوتم دەفەرمو فەرمو یاخوا بەخێر خانەکەمان دوکانێکی مختصر ڕێکوپێک هێنە کەشەی چاک ئەزانی ئەمە زۆر تەجاوزاتوتە پێشەوە؟ برا جوانەکەم ئەوە ئیتر ڕفەیە بۆی مشتەرەکان بیبێنێت تۆزی هێنامەتە پێشەوە نابێ یەک شتی وا پێ بڵم جەماعەتی شارەوانی دایرەم لەگەڵا بووە ئێستا 6 ملیۆن غەرامایە نەکرد قوربانە من باسی غەرامەمەکە من مۆچۆڕکەم پێایەت ئەبێ ئینسان لە دنیای خۆیان ڕێک بێ ڕێک ئەوەنە ڕێک بێ هەری کاکە ڕێکی چی بێ وەڵی چیم پیا کردو یامی تێ دینارم پێنەما لە جیاتەوە کاکە وعد بێت علاگەیە پسکیت و چپس و شتێ بۆ کۆکەمی بیبێت بۆ کاکە من کەناری ئەی چی بکەم بۆ من و سۆ خۆم پێ دەڵێم دەباش یەک دانە برنجی کوردیمان هەیە جوانە پورە دەرەجە یەک دێک دانە بۆ دانێ ئەمە جاخە بۆ دانێک 2 کیلۆ بۆ دانن ئەمە 2 کیلۆ نانە 2 کیلۆ نا ئەی دوو دانە 16 کیلۆیی باوکەڕۆ باش تەواو زەیتانەیە زەیتمان هەیە دەرەجە یەک جوانە زەیتانەیە ئەرەوەڵا سیانێ بۆ دارن ئەمە سێ دانە نانە سێ دانە نا ئەی سێ کارتۆن سیانی کاکە کارتۆنی یەک دنیای تایە نانە دو سێ کارتۆن بۆ دانێتەوەش سێ کارتۆن هێلکەکەی کوردیە هێلکە هەمانە دەر وەڵی مەسلحەیە مەسلحەیە زۆر باشیش نییە مشکلە نییە دە دانەشمەوە بەدانێ ئەمە دەدانە دەدانە بەدان بیکە بە پانزە نانە مەبەستن دە کارتۆنە باو کەڕ دە طەبەق. کورە کارتۆنی 24 طبقی تایە ئەی خۆین کاکەمی خوێنێمە خۆرەی ئەی نیتەوە نانە ناینێمە تۆ
باش تمام اي شامبو شامبو همانه والله شامبو چیه شتی چاکە والله انواع مان هي تو كامي ئەوە دي تەوێت کە کچەکە ئاوانە ڕسمەکە ئاوای کردووە هواي كدو جاو حيرانه تو نازانم تر ڕسمەکەی وایە کاکە همانه لو لەوەمان هەیە لەوەش تقریبا کارتۆنی مۆدانێ باوكرو كاتوني نجا خو كف كام كدوتانه ودا بوشيه ئەخ کاکە من زوو چڵکنامە بێ زوو خۆم شوێ تۆش مۆدابنێ تمام نازانم چی کەمان هەیە بۆ دانی والله هيتر اول تاشتكان لبرتاوايا چامانەیە چا همانه بۆم خۆش بالي تقریبا هەشت کیسیشنەوە بۆدانێ باوكرو تشاخانو هي نەوەڵە چاخانم نیم تۆ چاخۆرم جگەرەکێشم تمام کاکە ڕۆنتان هەیە بالي رومان هي 1 كيلوي 2 كيلوي 5 كيلوي 16 كيلوي وڵی شانزەیەەکە شانزه اما يك تنكي شانزه نانە یەکتەنەکە نەکەیت دوانسییانێکم بۆ دانی كاكا شانزه كيلوي تيا کاکە تۆ قچین بەکارێنە برا اخر والله سيتنك تو همو قركي بيت شوركي ڕحمەتی لێ بێ کاکە دە تۆ بینی ساقنێ والله انت لا كان هموتان کاکە نایکەین دێت تۆ بۆم دانێ اما سيتنك توا بس عقب تەواو کاکیژە ايه دي عزيز كيش الرقم كيف خوتم بومسي بوي ذخيرك هو بعد ئەمە ڕقەمەکەم بۆ نووسیت بەڵام تخوا دوایی وەکو عونیە لە ڕقەمەکەم لە نووسیە نا بابا باشە وابزانن لما الله باشە من زۆر بەخێر بێ. بەس تخوا ئەگە سەر بکرێ پێش خۆم شتەکەم گاتەوە مەمنونە بە سرچاو اهلا وسهلا ڕێز دێ يا ما بيكتر هاوكاري يك بي طبعا بەتەشیت دم خۆشەویست سرچاو مەمنونم يا اخوا بخير تاوا بي قبل. يا اخوا بخير بي يا اخوا عمرو النميري ئەوە چی کاکە؟ فەرموو کاکە بۆ چیە دەڕێی؟ فەرموو سلام علیکم عەلیکوم سەلام کاکە گیان ئێرە ساڵۆنی ژنانە چۆن خۆ دەکەی بە ژوورا ببێ پرێس؟ نژزانم ساڵی نیژنانە تو نازای من کەمیش کارمەدی شارەوانیم کارمەدیکیەوە؟ شارەوانی بەخێر بێ بەخێر بێ سەرچاو فەرموو بژیت کە بردی کارەبەکەتان شوێ وڵای نەبیایە فەرموو فەرموو لەگەڵ ما باسی فەرموو فەرموو کاکە ئەمەیە ئەمەیە بەڵێ 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 دەقەت خوا ئەمە ئەو چیدان کردوویەوە ئەوە خوشەکەمەوە کارەباکەش بۆ ئاوگەشتان سفر کردو چۆن شتی وا نانامە غەرامات لا فەرموو دەتو فەرموو بچینە ژوور فەرموو نا فەرموو بخێر بیاخە زانیەوە چیدان کردو معقول نییە یعنی کارەباش و ئاوتان سفر کردوەوە بەڵێ 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 لەو جەماعەتی شارەوانی لەگەڵا بۆیە دڵنیا بە لەو 5 ملیۆن غەرام ئاکرا نابێت ئەوە ساڵۆنی شکەشتان هەیە لەولا ئەوە سنتری جوانکاریەکە بەڵێ بەڵێ ئەویش هەمان سفرتان کردوەوە بەڵێ بەڵێ ناکری ناکری ئەخدە ناکری فەرموو سەرچای بەڕێزم ئێرە ساڵۆنەکەمە سنتری جوانکاریش بێ با لە سنتری جوانکاریەکە چی دێ من خزمەتە دەکەم ئەسەنتەری کە ئەو کارەباکەی سەفەر جوانکاریتان هەیە بەڵێ بەڵێ چیش لەگەن ئێوە لێت وەڵا ئیتر فیلەر بۆتۆکس ئیتر جوانکاریەکی ئامەکەی بەڵێ وای خۆ فسەتە ئازیێت نەبێ من ئەوەی ڕاستی بە باوکم بە تەمایە ژم بێنێ بۆ؟ والله تۆزە دایکم ناشرینە ئەجاگەر بکرێت تعدیلاتیشی بۆ بکەی مەمنونم ئەها یەک دەقە ئەو ڕسمی دایکمە تۆزە ناشرین ئەرە وەڵا ئەجاگە تۆزە جاوە چنی دێچێ لێزە وەڵا مبلەغەکەی بڵێم چی نزیکی دەفتەرێکی تێچێ دەفتەرێک بەڵێ نانە بە قوربانم وازیم بە باوکم ژنەکەی بێنە بەخوا میزوارەکەی تێچێ بێنێ اینجا ئەڵێم ئێوە فیلەرەکەن بەڵێ بەڵێ فیلەر بۆتۆکس هەموو شتێکی جوانکاریەکەی بەڵێ جا وەڵای وتم ئەگەر بکرێ فیلەر بۆ لێوی خۆمەکەم بەڵام بەشی سەرەوەی بەڵێ بەشی سەرەوەی بەڵێ لوتە درێژە ئەزای لێوە چۆن دەرچێت ئەوە دەرەچێ ناشرینە بێ ئەخدە وڵی دەچوو زامتی مشکلێ نیە ناچی تر دێم خزمەتی نا دەکەم تەواو هیچی کەم ناویشەوە هیچی تر مەنووسانە بەخێر چیت بێ من خزمەتی دەکەم سەر دێم ویشەڵڵا سەرچای من بەخێر نییە ساڵۆنەکەمی خۆتەوە سنتەرەکەشمانە ئێوەیە من خزمەتتانەکەم سەرچاو یاخوا بەخێر بێ یاخوا سەرچاو کاکەمە ژیانەمە چی کردووە برا ئەمە خەتی زیاو ڕاکێشاوە نەبابە ئەوە مخالفە کاکە ڕێژنی ئەزانی چی خۆی کارەبا زعیفە یەک گوارم هێناوە لە سەعاتەکە پۆلیس بۆ جێگاکە هەو ڕۆژە هاتی یارمەتی مای تۆش یارمەتی من بە ناکە خدا بێ غەرامە بکەیت ناتۆ خەرامە دەتوازەوە بێنە ماڵە جێ بگرە ئەوە چیەکەی دەتە پەنجا دێمە ئەمە شتێکی بەسیتە هەر دوو سوورکەمە بەخوا بیکە بە چوار تۆ کەم دێ بەسا باوەڕکە خۆی ئیشەکەمان کاسەکەمان نییە بەخوا دوو سووریکە زیاکە ها کاکەکە ئەبە ساقم ئەوە ساڵ باشە بە قوربان جالەبەری ئاگاو لێ بێ ها من لەم خەتە ئیشەکە
ئاگال لێ لە خەتە ئیشەکەی لەم خەتەی شەکە ئەو خوای مەچ بۆ مارکێتەکەی سەرەوە ئەوە شەرین ئێمەیە بەخالەفێکی بەستمان کردو ئاگال لێ بێ ئاوا لێوەش کردوتە ئەرە وەڵڵا وەڵای کەواتە وایە چواریکە وەرەدەرەوە بۆچی نا تو چوار سوودی وەرەدەرەوە زۆرە تو ها ئەتە جواب بگرە ها کاکە ڕەش دەکاکە تەلەفۆنەکەم بوو دەتم بیکە کاکە دەوە ڕاستە ها وەرەدەر ئەمە پەنجایتە نا دەتە جواب بگرە زیاکە ئەمە حەفتا پێنج خاتر ما بگرە دانیشە الحكم لله أما الصلاة شكاكا بس تخامة شبونا باش. باشا ئەوە ڕسمەکان تۆ شەڵا بۆتانەکەمە ئەلبومێت جوان و دەستەکانە خۆش زۆر سپاس عزیزمانە دەستەکانە زۆر مەمنونی مەمنون. بەخێر بێی عزیزمانەی. بەخێر بێی ئەرە برادر پێم بڵێ پرۆژەکانی برادر سیتی خانی جاماوە قەزابی لە پەنجاخانی پێنج دانەما خۆی مەفرۆش وەش دانەیەک مەویست بۆ ماڵی پورزاکە دای بەسەر چاو دای بەسەر چاو ماڵی پورزای تۆ نون و گیان کورە من دڵم بۆ تۆیە زۆر سپاس دەکەم بەخێر بێ بۆ پرۆژەی برادەرستی ئەمە تۆ بەڵێ من جەنابیشت ئەو کەسێک کە جاران بە تووڕێەوە لەگەڵ کرێچەکانە سڵاوە کرد منیش هەمان ئەو کەسەم کە جەنابەت بە تووڕێ سڵاوە لێ کردم ئەمە بەچی بەچی جەنابەت چۆنت پیا کردو منیش ئاوا پێیان کرد من ئەمیز بم بە دۆستی هەژاران بەڵام هەر خۆت بووی واو لێ کردم بم بە دۆستی خوا پێداوە لەبەرەوە فەرموو ئێستا بۆ بێلاتویت بەڵام نا دەبێتە تەڵەڵەکە من دڵنیام بۆ فێر لە هاتووی لەبەر ئەوە کەسانی وەکو تۆ لە مەشروعی برادەرستی جێ دابێتەوە لەبەرەوە فەرموو